سعات یەک دەستمان بە خواردن کرد فرۆشتنی سعات دوونی و تەواو بوو قەڵەباڵغ بەڕاستی زۆر بە سەفەری بە دانیشتن وەڵی تر سعات دوونی کە خواردن نەما ئەمە چی نانی بخێن لەگەڵ کوڕە برایەکەم وتیان شەڕە کە هاتینەوە دەبینم دەرکانە شەڕ بوو یەکیان دەمانچەی پێ بوو کوڕەکەشم دەستی کرد بوو دەمانچەکەمان لێ وەرگرت ئیتر بۆ شەڕ بۆم کسانێ لێکیان کەەوە ئیتر سواری سارێ بوون و ڕۆیشتن هەلاسە سلاحی بینن تەلەفۆنمان کە لەمە شورتەی شورتە هات چا سیارە هات لێرکانە دەوریە دەگەڕان وەڵا ڕاوەستان و پێم گوت کاکە مەڕۆنەوە ئێستا کە دێنەوە چون چەشی بین گوت یەکاتەوە خەبەرمان دەنێت ئەوە بە شتێکی سادە تێگەیشتن وەڵی ترەوەش هاتەوە چون لەو بەرێ ساریان ڕاگرت ئەمەش ئەو دەقەیە دوو نەفەرم دەستیان یەکیان شکاب یەکیان دەرزی برد بوو برمە خەسخان ڕزگاری لەوێ کە خەبەرێک گوتەنەوە هاتینەوە میان مەطعەمەکانیان دایتە بەرگولان مۆزعەکە ئەوها بوو دەستیان یەکیان 50 شکا یەکیان 50 تەقیە ساعت دوونی بووان کە خواردنمان تەواو بوو ئەوانی هات نەژۆری 4 نەفەر بوون وتیان خواردنمان وەکتمان خواردنمەوەکە وتمان خواردنمەوە هەق قسەیان کرد هەق قسەیان کرد ئەمە ڕووی خۆم لەو لاگرتوون بەس بە هەتا بەس نەدەرێ چونکە ئەمە خواردنمانە بۆ خەریکی ئەشارگرتنەوە بووین دوایە چیانیش هاتە لە پشتەوە سوڕاوتی جوونی داکتەوە خوێڕی چ دەڵێی وەڵا ڕە تەقاتێکی لە پشت بنمدا تەقاتێکی لێدام ئەمنیش کشام و پاش ئاساس چم لێیان دەمەوە و کوڕی وەستایەکەم ئەمنی زیاتر بوو لە پشتەوە لە پشتەوە لە جێمانەی پشتی پێدەڵێن جێ عایلە لە جێ عایلەدا دەنیشن ئەمنیان گرت بۆ ئەوانیان بە هەر نەوەک فردا دەرێت چونکە نەچوون دەرێ هەر قاپیان داهێشت و بدەڵێن چاقو و شتیان داهێشت وەڵا چوون لە دەرێ دەمانچەیان ڕاشە کە دەمانچەکەیان ڕاکێشا جەماعەتی مە بە هەرنەوە بە زۆری دەمانچەکەیان لێوەرگرتن وازیان نەدەینە هەر خۆیان دەوە دەکرد تا گول لەو شت تەقێن دەمانچەکەمان لێوەرگرتن پاشان ئەوان بۆ شەڕ کەوان ڕۆیشتن تویان مەچنی سیلاح دێنینەوە دوای ئاسایش هات ئاسایشەکەش پێم وتمان کاکە حاڵ و مۆزوع ئەو هایوتی باشە ئەگەوە بوو تەلەفۆن لێ بکەنەوە وەڵامە چوینە شکایەت مەرکەز شکایەتمان کرد و تی بڕۆ تەقریت و بمالە بێن تەقریت و بڕیمان کرد لە خەسخانەی بوو تیاوە هاتینەوە تەقییان کردی ئەمە لەو شاگردەکانمان مەدعەمەک لە تەنیشمان وتمان کاکە گۆ بڕنەوە دەر لە قاس سەردانیش نەگەر دنیا بۆ گەر هاتنەوەش بە ئەنگۆشتێکدا لێنێ هەتا مەچینە خەسخان شتیوە باش و دیار بووان چوونە سەرێ لەبەرەوەی زیانێکیان بەر نەکەوت و بەس ئەمە دوو نەفەرین بریندارین والله جەگەر ئەمنەمان بە کابرا گوتنی سعات دوونی شەو ناو جەرگەی بازار 100 متر لەولە ئاسایش 100 متر لەولە پۆلیسە نەدەهاتن تەعدا لەو منداڵانەی مە بکەن کە شاگردن لە مەکتەب لە مەطعەمن ئەو جا لەسەر ئەو حاڵەش 500 فیشەکان بەس فیشەک تەقاندیە لەلایەک بە ناتۆ و لەلایەک بە کلاشینکۆف و لەلایەک بە دەمانچە و ئەمانی چ ئەو ئەمانەتەکەی بە شورتە دەڵێ کاکە وەرە مەڕۆن ئەوانە دەمانچیان پێ بوو دەمانچیان لێ سندێن دەمانچەکان دایتی شورتەکان هەستانە ڕۆیشتنەوە دەنازم شورتەیە قوتەواریە ئاسایشە ئەوانە ڕۆشنە وڵا کەنجین هاتنەوە تەلەفۆنمان لە بۆ بکەنەوە چ کوڕەکانمان منداڵەکانمان کوژران وەچی منداڵەکانمان جەنازەیان لە عەردی کرد ئەو وەختە وڵا تەلەفۆنە لێ بکەین زەحمە نەبێ سعافەکمان لە بینە منداڵەکانمان بابن ئەو دە شورتەکان هاتیتنەوە پێیان گوتنەوە کتێنە کاکە جەن ئەمە بەگۆمان مەگوت مەڕۆن وڵا کاکە خۆم عریاساتی لەنگۆ ناگرادی کو دەڵێن هەولێر ئەمینەتە ئەو ئەمینەتەکەی هەولێرە ئەو ئەمینەتەکەی کە منداڵی خەڵک نەناو جەرگەی بازاڕی شاری هەولێر ئەو هەم فیشەکە بتەقاندرێت لە سعات هەفتەوە هەتا 11 من لێ بوومە یەک قوی ئەمنی نەهاتی بڵێ کاکەرێ ئەوە چ بووە چ نەبووە